زمانی من کوردیە بەنگەم کلتور و جلو بەرگم جیاوازە نیشتیمانم مافی ڕەوای خۆمانی سربەست و ئازاد بژین بەند کراوم یان ڕووخاوم بەڵام ئێمە نابەزین کوردم کوردم کوردم. من مامۆستا بەناز جەمال لە قوتابخانەی جەمال عەبدول بەشداریمان کردووە لە چالاکی قوتابخانەکانی سلێمانی بەشی ڕۆژهەڵات. ئەم پێشانگایەمان ئیشی قوتابیانە واتە مامۆستاکان بە هاوکاری قوتابیەکان لە کاتی دەوامی خۆمانە لە کاتی وانەی خۆمانە ئیشمان بە قوتابیەکان کردووە. لێرەیە ئەم ئیشانەکە کردومانە لەوە چەنەها ئیشیکەی وامان لە قوتابخانە هەبێ بەڵام ئێمە تەنیا ئەو نەمانیراوەتەیە کە ئەم ئیشانە لێرە عرض بکەین بۆ ئەم پێشەنگایە. ئەم پێشەنگایش بەڕاستی جێگەی خۆی کردوتەوە لە دڵی قوتابیانە. بەڕای من وەکو مامۆسایەکی هونەر داوا لە دایک و باوکانەکەم مناڵەکانیان بێنن بۆ ئەم پێشەنگایانە. بەڕاستی ئێمە جاری وایە دایک و باوکان وەکو لە دەمیانەوە لە کۆبوونەوەکانە گوێم لێ بوو بێ زیاتر ئەو پەرەیە ئەدەن مەسەلە بە دەرسی بیرکاری بە عەرەبی بە ئینگلیزی ئەو پەرەیە نایەن بە دەرسی وەرزش هونەر بەم جۆرە بیان هێنن. بەڕاستی ئەمە زاخاوی مێشکە ئەمە کارێکەکە کە ئەو قوتابیە زیاتر پەرە بە بەهرەکانی بە. ئایا ئەگەر قوتابیەک مێشکێکی هونەری نەبێ ئەتوانێت لە دەرزەکانی کە بە شێوەیەکی هونەری دایڕێژێ؟ بۆیە بەلای منەوە وانەی هونەر وانەیەکی هزریە بۆ قوتابی پێویستە هەموو دایک و باوکێک یا هەموو تاکێک پەرە با بە وانەیە چونکە وانەی هونەر بێ ئایا مۆسیقا بێ ئایا وەرزش بێ ئەلموهیم هونەر بێ ڕنگانەوەی میلەتە یعنی میلەتی کوردی ئێمە بە تایبەتی شاری سلێمانی کاڵی شاری ڕۆشنبیری لەو بوارانەیە پەری زۆر بە هونەریاوە ئیتر لە بوارەکانی شانۆ بێ لە بوارەکانی سینەما بێ لە بوارەکانی وێنە بێ. هیوادارم زیاتر ئەم هونەرانە بەرەو پێش بچن و دایک و باوکان قوتابیەکان مناڵەکانیان بێنن بۆ سیرکردنی ئەم پێشانگایە. زۆر سپاسی قوتابخانەکەم و مامۆستاکان مەکەم کە توانیانە بەشداری بکەن ئەم پێشانگایە و ئێمەش بتوانین بەشداری بکەین و ئیشەکانی خۆمان بخێنە ڕوو. من ئیشەکەم ئەم وێنەیە و لەگەڵ ئەو وێنەیە و ئیشی زەخرەفەشمان کردووە تا ڕادێک باشە زۆر باشە چکە من نەتوانم بچم سەری قوتابخانەکانی کە بکەم فکرێکی لێوە بگرم بتوان بە داهاتوە وێنەی باشتر بکەم. ئیشی هاوڕەکان بەلاو زۆر جوانە وێنەکانیان زۆر جوان بووە و بەهی خۆشم و هی هاوڕەکانیش بووم بە ئەوەش بە بۆنی مامۆستاکانمەوە بۆ و قوتابخانەکەمەوە ئەگینای منە مانەتوانی بەشداری بکەین لەم پێشانگایە. زۆر سپاسیانەکەین. من ناوم باڤینە لە پۆلی شەشەمم هاتووم بەشداری بکەم لەم وێنە جوانانە. من بەشداریم کردو بەم وێنانە هاتووم بۆ سیرکردنی ئەمانە لەگەڵ قوتابخانەکەمە سوپاستانەکەم. ناوم لاسوێت لە پۆلی پێنجم لە پۆلی پێش بوو لە قوتابخانەی ئیبراهیم ئەحمەدی بنەڕەتیم و بە یارمەتی مامۆستاکەم توانیمە چەندین ڕسم بکەین و توانیمانە لەم پێشانگایە بە خۆشحاڵی وەکو هەموو مەکتەبەکانی تر سەردانی ئەم پێشانگای بکەین و بەشدار بین. مامۆستاکانمان زۆر هاوکارمان بوون. من بەشداریم کردو بە وێنەیە و ئەو وێنەیە و هاوڕەکانیشمان لەناو خۆمانە یارمەتی یەکتریمانیاوە بۆی وێنەکان جوانتر دەرچێت و هەستاین بەکاری ئەم وێنانەوە و کاری زەخرەفەشمان کردووە. زۆر سپاسی مامۆستاکانەکەم مامۆستا نەزیرە کە بە تایبەتی یارمەتیام لەم کارانە بکەم و هەمیشە بەردەوامە بم لەسەریان و هیوادارم هەموو قوتابیەکیش خەریک بێ بەم کارانە. هونەر شتێکی زۆر خۆشە فێری زۆر شتەکە ینی حەز لێ هەر شتێک ئەوانی لە خەیاڵ ئەتوانین بە هونەرەکە بیکێشین لەبیر لای بێ. بەڵێ من ناوم لاڤین نەسرەدینە لە قوتابخانەی داناوزە هاتووم بەشداری ئەم چالاکیانم کردووە. ئەمڕۆ شێعرێکتان پێشکەشەکەم لە ئامەدەوە هەتا لۆڕستان بە یەک دەنگەڵەی مژی کوردستان شەیدەکانیش لە گۆڕاستان تاژێر سێبەری ئاڵانەوەستان ئەو جا پێکەنین و هەموو لە پاکین بە یەک شادبین کە خانوخاکین بەرامبەر بە یەکەم و دڵپاکین خاوەن یەک ڕزانەی چاکچاکین کە کوردە لە دەستی مەدە بە درۆی دژمنان قەت باوەڕمەکاری ئەوان بوو چاوان هەڵەکەن هەزار ساڵە ڕاوی کوردەکان بژی کورد و کوردستان.